سڵای خۆی گەورەتان لەبێت خوێندکاران. ڤیدیۆی ئەمڕۆمان تایبەتە بۆ خوێندکارانی لە پۆلی 9 دەرچوون بۆ پۆلی 10 کە وەکو دەزانن لە قۆناغی ئامادەیی بەشی زانستی وێژەیی هەیە و زۆر خوێندکار نازانێت بچێت بۆ چ بەشێک. ئێمە لێرەدا باس لە هەردوو بەشەکە دەکەین بۆتان و کار ئاسانیتان بۆ دەکەین تا بەشی دروستی خۆتان هەڵبژێرن. ئێستاش ئەگەر ئامادەن با دەست پێ بکەین. قۆناغی ئامادەیی وەکو هەموو قۆناغەکانی دیکەی خوێندن قۆناغێکی جیاوازە و قورسی و ئاسانی پێیوەستە بە ئەندازەی سعیکردنەکانی تۆ و گوێگرتنت لە پۆلدا. چه بەشی زانستی یاخود وێژەیی گومانی تێدانیە سعی بکەیت دەردەچیت و ئاسان دەبێت بەلاتەوە لەگەڵ مامۆستاکەشت دانەڕۆیت و سعی نەکەیت یاخود بۆ شەوی پێش تاقیکردنەوە سعیەکانت هەڵبگریت بێگومان قورس دەبێت بەلاتەوە و دەرناچیت. ئەمە وەکو ڕاستیەک. ئێستاش پێش ئەوەی بەتاوەتی باسی بەشی زانستی یاخود وێژەیی بکەم ڤیدیۆکە بۆ چەند چرکێک بۆستێنە و وەڵامی ئەم پرسیارە بدەرەوە. ئایا کاتێک لە پۆلی 6 سەرەتایی دەرچوویت بە پۆلی 7 واتە لە قۆناغی سەرەتایی هاتیتە قۆناغی ناوەندی قورسترین وانە بەلای تۆ چی بوو؟ ئەی دڵخوازترین وانت چی بوو؟ بۆچی خۆش بوو بەلاتەوە؟ وەڵامی ئەم پرسیارە لە سەداسی ڕێگە خۆشکەر دەبێت بۆ ئەوەی بزانیت بەڕاستی حەزت لە چوانەیەکە یاخود لە پۆلی 7 با بڵین تا پۆلی 9 خۆشترین وانە بەلای تۆ چی بووە؟ ئایا وانەی ماف و کۆمەڵایەتی وانە ئەدەبیەکان بووە یاخود وانەی بیرکاری و زانستەکان بووە؟ با لێرەدا شتێکتان پێ بڵێم ئەم کچە عەرەبە ناوی ڕەهفە لە پۆلی 9دا کۆنمرەی زیاتر لە 106 بەدەستهێنا. ئەگەر وەکو کچێکی دیکە بیری کردایەتەوە دەیگوت مادەم نمرەکەم بەرزە دەچمە بەشی زانستیەوە یاخود ئەتوانم بڵێم وەکو لای خۆمان کە ئەو بیرۆکەیان هەیە بەڵام بەشی وێژەی هەڵبژارد و ئەم ساڵ دەڕواتە بەشی وێژەیە چونکە وەکو خۆی دەڵێت داهاتووی خۆی لەو بەشەدا دەبینێتەوە و لەوانە ئەدەبیەکاندا زۆر باشە. بۆیە ئەو ڕێچکەیە بشکێنن ئەوەی نمرەی بەرزی هێنابێت بچێت بۆ بەشی زانستی و بە پێچاوانەشەوە. هیچ جیاوازیەک نابینم لە نێوان ئەو دوو بەشەدا هەریەکە و قورسی و هیلاکی خۆی دەوێت. ئێستاش وەڵامی پرسیاری پێشوت داوەتەوە کە لە چوانەیەکدا باشیت ئەگەر دەزانیت لە لەبەرکردندا زۆر باشیت و کاتی کەمترت دەبێت بۆ ئەوەی شعرێک یاخود نووسینێک لەبەر بکەیت. بەڕاستی ئەمە بەهرەیە. بەهرەکەت مەکوژە بە چوونە بەشی زانستی چونکە هەموو کەس ئەو بەهرەی تۆی نییە یاخود ئەگەر دەزانیت لەوانەیە کۆمەڵاتیدا واتە لە بەشی جوگرافیا و مێژوو ئابووریدا زۆر باشیت و حەزت لێیە و حەزت لە کتێب خوێندنەوەیە لە بواری مێژووی گەلایان بگشتی و کوردستان بە تایبەتی یاخود حەزت لە بەدەستهێنانی زانیاریە لەسەر وڵاتان و کلتور و دابوونەریتیان و زمانیان و یانی شوێنی جوگرافیایان ئەوە بێشک بەشی وێژەی بۆ تۆ گونجاوە. بەڵام ئەگەر بێت و وەڵامی پرسیاری پێشووترێت وانی بیرکاری و زانست بێت یاخود حەزت لە بەدەستهێنانی زانیاری بێت لە بواری گەردووناسیدا یاخود لە بواری زانستی سەردەم و تەکنەلۆژیادا یاخود دەزانیت مشکی تۆ بۆ تێگەیشتن باشترە ناتوانیت هیچ شتێک لەبەر بکەیت تا لێ تێنەگەیت و لەگەڵ هاوکێشەکانی بیرکاریدا هیچ کێشێکی ئەو تۆت نییە و وەکو وتمان حەزت لەوانە زانستیەکانە ئەوە بەدڵنیاییەوە بەشی زانستی بۆ تۆ گونجاوە. ئەوەی وا دەزانێت کە چوە بەشی زانستی هیچ لەبەرکردنێکی تێدانە یاخود بچیدە بەشی وێژی هیچ تێگەیشتنی تێدانە ئەوە هەڵن. بەڵام دەتوانین بڵین بەشی زانستی نزیکەی لە 170 بۆ لە 180 تێگەیشتنە ئەوەی دیکەی لەبەرکردنە وەکو لەبەرکردنی بابەتەکانی کوردی و عەربی و ئینگلیزی و بەشی وێژیش لە 170 بۆ لە 180 لەبەرکردنە لە 120 دیکەی تێگەیشتنە وەکو بابەتی ڕێزمان یاخود هەندێک بابەتی جوگرافیا یاخود وانەی ئابووری و بیرکاری. هەروەها خۆتان بیر لە داهاتوو خۆتان بکەنەوە حەز دەکەن لە داهاتوودا ببن بەچی وەڵامێکی لۆژیکی بدەنەوە. خوێندکار هەیە وانە ئەدەبیەکان زۆر باشە بەڵام لەوانی بیرکاری و زانستا دەرنەچووە یاخود ڕقی لێ و نمرەی کەمی هێناوە بەڵام لێ دەپرسیت دەتەوێت ببیت بەچی لە داهاتوودا دەڵێت دەبێت ببن بە دکتۆر ئەوەش لە کەمی ئاسی زانیاری کەسە کۆسە چاوە دەگرێت. ئەوە خۆمانین نرخ و بەها بۆ پیشەکانی خۆماندا دەنین لە داهاتوودا. ئەگەر تۆ لە داهاتوودا بە چاوی کەم سەیری بەش و پیشەکەت کرد ئەوە من و کەسێکی دیکەش بە هەمان شێوە سەیری دەکەین پێچەوانەکەشی ڕاستە کەواتە ئێوە جیاواز بیر بکەنەوە و ئەوە بزانن هەموو پیشەیەک جوان و گرنگە بۆ کۆمەڵگا. گرنگە لە ئێستاوە بڕیار بدەیت لە داهاتوودا دەتەوێت ببیت بەچی نەوەک بچیتە پۆلی 12 و تاقیکردنەوەشت ئەنجامدا بێت بەڵام هێشتا نەزانیت حەزت لە چ شتێکە و دەتەوێت ببیت بەچی. هەروەها خوێندکاران بەشی وێژەی ئەم وانانە لە خۆ دەگرێت ئابووری جوگرافیا مێژوو بیرکاری کوردی ئینگلیزی عەربی. هەروەها بەشی زانستی ئەم وانانە لە خۆ دەگرێت
فیزیا، کیمیا، زیندەزانی، بیرکاری، کوردی، عەربی، ئینگلیزی و خوێندکاران وانەیەک بیرکاری لە بەشی زانستی وێژەیی جیاوازە واتە هەمان پرۆگرامی خوێندن ناخوێنن وانەی بیرکاری لە بەشی وێژەییدا تا ڕادەیەک کەمتر و ئاسانترە وەک لە بەشی زانستی وانەی کوردی و عەربی و ئینگلیزی هەمان پرۆگرامە. ئەگەر بێت و هەست دەکەیت لەوانەی فیزیا یاخود زیندەزانی یانیش کیمیا خراپیت ئەوە مەچۆ بۆ بەشی زانستی. هەروەها ئەگەر دەزانیت لەوانی جوگرافیا و مێژوو ئابووری خراپیت ئەوە مەچۆ بۆ بەشی وێژەیی. لە کۆتاییشدا وەکو وتمان نەبەشی زانستی نەبەشی وێژەیی هیچ کامیان ئاسان نییە ئەگەر سعی بۆ نەکەیت و قورس نییە ئەگەر بێت و سعی ڕۆژانە بکەیت و لەگەڵ مامۆساکەتدا بڕۆیت. لە کۆتاییشدا بڕیا لە دەستی خۆتاندایە. نەپەرز بە من نە بە باوک و دایک و خێزانەکانتان بکەن. خۆتان باشتر خۆتان و داهاتوی خۆتان دەزانن. لەسەر بنچینەی ئەو پرسیارانی پێشووتر دەتوانیت ئاستی خۆتت بۆ دەربکەوێت کە چ بەشێک بۆ تۆ زیاتر گونجاوە. ئێستاش یەک بۆ دوو ڕۆژ بە باشی بیری لێ بکەرەوە و پشت بە خودا ببەستە و بڕیار بدە. بیر لەوانانە بکەنەوە کە ئاسان و حەستان لێیە و بیریش لە پیشەی داهاتووتان بکەنەوە. دەتەوێت لێ ڕێگای چ پیشەیەکی باشەوە بناسرێت. ئێستاش هاتینە کۆتایی ڤیدیۆکە تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم.